بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. قشتنا حديثي بستو يجب باسي الرزق بجوي وتالي بيشتري لبريال لسري دراوة، يعني بيشي أجلت باسي رزق كراوة، یان بۆ دیاری کراوە وەر مرۆڤێک ڕزقەکەی بۆ دیاری کراوە پێشی ئەجەلەکەی کە خۆی پەروەردگار خستێتە سەر زەوی. أبي درداء فرميق عن أبي درداء رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم الرزق أشد طلبا للعبد من أجله. الرزق كرزق الروزي مرۆڤە بشێوی ژیانێتی ئین بەندەیە، ئین مرۆڤ، ئین ئینسانی مسلمان هەر ناوێکێنەی لە پێشەوەیە پێش چارەنووسی، واتە پێش ئەجەلی. کاتێک خوای پەروەردگار مرۆڤی دروست کردووە، کە خوای پەروەردگار ئەمری کردووە کە بنووسکێت چی لە لەوحی مەحفوظە، کە لەو حەدیسە مبارەکەی پێغەمبەری خوایە عەلەیهی السەلاة وەسەلام فەرمێ یەکتب ڕزقه وأجله وسعيا أو شقيا، واتە ڕزقەکەی نووسراوە پێشی ئەجەلەکەی دیاری کراوە. هەموو کەسێک لە ئێمە مرۆڤێک ڕزقمان دیاری کراوە، هەتا لوقمەی ڕزق بمێنێ ئەجەل چەمێنێ، یعنی لە دنیا ئەمێنێ. چی کاتێ ڕزقت نەما لە سەر زەوی ئیتر کۆتاییتە و ئەبێ دنیا جێبێنیش بگەڕێتەوە بەلای خۆی پەروەردگار. ئەمە ئینسان بزانێ بۆی قەناعەتت بۆ دروست بێ، ڕزق وەرگرتن و دەبەدەستپێنان و دەستت کەوێ لای خوایە، بەڵام من و تۆ لە سەرمانە چییە؟ بەس هەوڵێکە دەین. ئیتر خوای گەورە ئەو ڕزقەی داناوە، ئەو هەوڵەی تۆ ئەو ڕزقەیە کە خوای پەروەردگار دایە پێت. مانای ئەوە نییە نە ئەوەیە کە دانیشی لە ماڵە خوای پەروەردگار ڕزقت بدا، نە ئەوەشە کە تۆ بێژی وەڵام من ئەگە خۆم ڕانەکەم خوا ڕزقم ناوێ، نە، بەڵکو ئەمەی کە من و تۆ ئەجوولێینەوە حرەکەیەکەکەین، ئەمە خوا ئەمری پێ کردووە بجوولێنەوە، بەڵام ڕزقەکە لەکوێیە؟ وەفی السەمائی ڕزقکم وما توعدون، واتە ڕزقەکە لە ئاسمانە خوای نێرێ و ئەندازێ. خەڵکێکەی لەوێ لە ئەوەی تۆ کەسی وایە ئەمەنە ڕائاکە، کەسی وا مانشێ نیمەی ئەوە ڕائاکە، سێرەکەی ڕزقەکەی ئەم زۆرترەتەوە، چونکە خوا تەحدیدی کردووە. کەواتە لەم فەرمایشتەوە مام دەرەکەوێ ڕزق پێشی ئەجەلە. حەدیثی 26 الرذيل نبون لصلاوات ده عن علي رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم البخيل من ذكرت عنده فلم يصلي علي. الرذيل حقيقي، رذيل تواو أو كسيا كنايو من أبيستي بيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام كصلاوات نادا. يعني رذيل كيه أو كسيا لما جيسيك على شوينك دانش تنايو بيغمر ألين أو صلاوات بدياري نادا صلى الله عليه وسلم. بو علماء فرمو يعني تنالد لنا وتارشة، هندي كان وتارة لوتارة كاتي ما مصا عليه بيغمر فرموي تو أبي صلاوات بدي لدلو صلاواتي كيبو بدا. چکە خۆتان نەزانن لە ناو وتارە نابێ هیچ شتێ بڵێ، چکە چی؟ هەر شتێ بڵێ وتارەکەت بەتاڵە بێتەوە. بەڵام ئەم زیکرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەیەکی سادە نییە، بەڵکو زیکرە، بەڵکو یادە. چکە بۆ لە ناو نوێژە، ئەگەر نوێژش بێ ئیسە نوێژ، ئێمە لە نوێژەکەمانە ئەگەر سڵاوات نەدەین لە تەحیاتە، تەحیاتەکەمان تاوا نییە، ئەو نوێژت بەتاڵە، چونکە تەحیاتش خۆتان نەزان ڕوکنە. ئەگەر ڕوکنێک لە نوێژ تاوا نەبوو کەواتە نوێژەکەش دروست نییە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەتەوێ نێزگی پێغەمبەر دانیشی سڵاوات زۆر لێدە. کێ ئەوێتی لە پێغەمبەر و نێزگ بێ زۆر سڵاوات بدا؟ چونکە سڵاوات حەدی نییە. ڕاستە تایبەت کراوە بە شەو و ڕۆژی جومعە، ئەمە تایبەتمەندیەکی خۆی هەیە، بەڵام لە هەموو کاتەکانی تردا هەموو کاتێ تۆ سڵاوات دە، خوای گەورە بڕێ مەلایکەی داناوە ڕێک سڵاواتەکەتە بە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەلاة وەسەلام لە ناو قەبرەکەدا پێغەمبەری خوش سڵاواتی بە دیارتەدا، مەلایکانیش سڵاوات دەن بە دیارتە، خوای گەورەی سڵاواتە یەک بەدەیە، یەک سڵاوات بدە دە سڵاواتە دێتە دیارتە. پێغەمبەری خوا، مەلایکە، خوای گەورە.
چی نیعمەتێک چیمانەیە جار جار بخۆت های بەڕێوە ئەچی بۆ بازار بخۆتە تاگەیتە سڵاواتدا دانیشتیتە لە شوێنەکە بخۆ سڵاوات بدە ئەڕۆی بۆ شوێنێک بخۆ سڵاوات بدە لە نوێژەکانە تایبەتی کە لە بینی نوێژەکانە کە دانیشتیتە بۆ خۆت ئەوە جایە قورئانە خوێنی قەینە کە بەعزەجار دەقەیە دوانیە مێنێ سیایتە 20 سڵاوات بدە 5 نوێژە هەر نوێژێ 25 سڵاوات بدە ڕۆژی 100 سڵاوات 20 بدە عەفوو ئەکا 100 سڵاوات هەر ئەوە بکە تەواو بێژگەلەوەی بەیانیان سڵاواتە دەی یواران سڵاواتە دەی یعنی خۆی چیە سڵاوات چەند دقەیەکە لە چەند دقەیەکە تۆ ئەتوانی ڕێژەیەکی زۆر تۆمارکەی بۆ خۆت خۆی گەورە بمانکەتە بەر شەفاعەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و نێزگی ئەوش دامان بدا ئینشاء الله تعالى خۆی گەورە لە ئێمە و لە ئێوەش قبوڵ بکا و لە هەموومان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته